بەندەنی سۆزی کاک لوقمان و بە یەکەی چالاکی هونەری کۆبووینەوە بۆ ڕێزلێنانی کۆمەڵی هونەرمەند کە لە یەکەی چالاکی هونەری و وەزارەتی ڕۆشنبیری کارەکەن ئەم بەڕێزانە لە پای ئەوەی کە ڕۆڵێکی گەوران بینی لە مۆسیقا و لە گۆرانی لە ڕۆژی ڕێزلێنانمانە لە هۆڵی ڕۆشنبیری لەلایەن سندیکای هونەرمەندانی کوردستانەوە و ئەو ڕێزلانانی کە ئەم ڕۆژکرا لە یەکی لە کەسایەتە ناسراوەکانی شاری سلێمانی وەرزشکارەکان و هەروەها بەڕێوەبەرێتی چالاکی وەرزشی لە کاتی خۆی ئەویش مامۆستا نەوزاد ئیسماعیل حەقیب و زۆر سوپاسێکن ئێمە وەکو بەڕێوەبەرێتی پەروەردەی سلێمانین چونکە ئەو ڕێزلانانی کە ئێمە بۆ لەلایەن یەکەی سندیکای هونەرمەندانی کوردستانەوە سپاردان بە ئێمە ئەمە ڕێزلێنانە بۆ هەموو پەروەردە بۆ هەموو ئەو کەسانی کە پەروەردەیان خۆشیە پەروەردەکارن و هەروە ئێمە وەکو پەروەردە سوپاسی بەڕێز کاک نەوزاد دەکەین کە ڕێزلێنانی ساز کرد بۆ ئەم هونەرمەندە خۆشەویستانە و ئێمە هیوادارین ئەو خۆشەویستیە ئەو پەیوەندیە لە بین هونەرمەندە هەموو وەرزشکاران بەردەوام بێ و ئەمەش هاانمان با زیاتر خزمەت بکەین لە بواری هەم وەرزش و هەم پەروەردەشە و هەرواشمان کردووە و ئینشاڵا ئەو بەڕێزانش کە ئەو ڕێزلێنانان پێ سپاردن لە ئەرچی خۆیان و لە ماندووبوونی خۆیان زیاتر سەرکەوتوبن لە خزمەتی وەرزش و لە خزمەتی هونەری کوردیە و بەڕێزان یەکەی چالاکی هونەریش لەم کارانە بەردەوام بێت و زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێزش کە ئامادە بمڕۆ.